پزیشکانی نیشتەجێ خولاو لە بەردەمی نەخۆشخانەی شاگیر بوونەتەوە بەرامبەر زیادکردنی داوامیان و چەند داواکاریشی دیکەیان هەیە. منەس بەلایشە لە نوێنەرەکان دکتۆر ڕێڵسڵاوە لێبێ داواکاریەکانی ئێوە بە دیاریکراوی چین؟ طبعا بخير بين داواکاری ئێمە وەکو پزیشکانی نیشتەجێی خولاو کە ئێمە نزیکە بینەوە لە 500 پزیشکی گەنج لە دوو وەجبە دابەشکراوین. ئەوەیە کە سەحەی سلێمانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەستا وەزارکردنی داوامەکانمان بۆ ئەوەنەوەنی و دوو ئەوەنە زیادکردنی داوامێکی زۆر لەم بارە ناخۆش و تەنگەی کە هەموو کورسانی تێکەوتووە لەم بێ موچەیەیە کە ئێمە کێشەمان نەبوو پێشەوە بەبێ موچە بەبێ هیچ کێشەیەکی کات داوامی خۆمان کردووە ئەرکانمان ڕاپەڕانووە تەواریەکان واتە یەکەم هێڵی بەرەنگاربوونەوەی نەخۆش و نەخۆشی ئێمە بووین بەڕێمان کردووە بەڵام ئێستا داوامەکانمان زیاد کراوە بۆ ئەوەنەوەنی و دوو ئەوەنە لەگەڵ ئەوەشا سیستەمی داهانی جەدولەکەیان تێکگاوە. چەند ڕۆژ داوامەکان ئێستا داوامتان بۆ بە چەند ڕۆژدارێ؟ طبعا ئێمە پێشووتر داوامەکەمان لە 100 سەعات بۆ 100 سەعات لە هەندێک شوێنی 80 سەعات بووە. ئێستا زیاد کراوە بۆ 140 سەعات 150 سەعات لەگەڵ مەجموعەیە شتێک هەیە پێوتری ئەتاچمنت نازانم کە ئێمە لە کاتی گەڕان بەسەر نەخۆشەکانە لەگەڵ سینێرە بەڕێزەکان ئەوەش ئەرکی ئێمە وەکو مقیم ئەوانەش لە هەموو شوێنەکان زیاد کراون بۆیە بەڕاستی ئێمە بە تەندروستی سلێمانیشمان وتووە کە کاتی ئێستا کاتی ئەوە نییە بەڵکو داوامەکەش زیاد ئەکەن بە حاڵەتێک بە شێوازێک لە شێوازەکان کە لە شوێنێک ئەگەر دکتۆری لێ نییە ئێمە هیچ کێشێکمان نییە و ئەم شتەشمان بە سەرۆکی پزیشکانی نیشتەجێی خولاو وتووە بەڵام ئەویش لە دەمی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و پێی وتوین کە ئەم شتە ڕەت ئەکەنەوە سەرجەم داواکاریەکانمان ڕەت کراوەتەوە ئەو ئێمە لە ئێستا نەهاتوین بەوەی کە بایکۆتی تەواری بکەین یا بایکۆتی شوێنەکان بکەین تەنها ئەوەیە وەکو ناڕەزایەتیەک دەری ئەبڕین سەبارەت بەو دەوامزیادکردنە بەو تێکدانی سیستەمی جەدوەلە کە نزیکەی 20 ساڵە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەسەر ئەم سیستەمە ئەڕوە لە ئێستا تێک دراوە وەکو عقوبەیەک. ئێمە لەمانی دەوم معاش وەرنەگیرەوە حساب کە گەنجێک سێمانە معاشی وەرنەگرتەوە دووبارە بێ بچێتەوە دەرەوەی شار ئەمە شتێکی زۆر قورسە بەڕاستی. یعنی ئێمە لەم کاتەیە کە معاشمان وەرنەگرتەوە بە شێوازێک کە بایکۆتیش نەکراوە هاتوون جەدولیان لێ سەنیوینەتەوە باشە ئەڵێن بە هیچ شێوەیەک نابێ ئێوە گۆڕانکاری بکەن گۆڕینەوە بوونی نییە. ینی بەڕاستی لە مەڵۆسای ئێمەش هاتوین گربوونەوەیەک بە شێوازێکی جوان بە شێوازێک کە بمانێ حەقەکانی خۆمان داواکەین و هیچ شتێکمان داوا نەکردە غەیریەوە.